مامۆستا هەندێک جار کە ڕیش دادەنێم بابم زۆر پێی ناخۆش، یعنی هەندێک جار کوبرەی هەر ڕوشم تێ ناکە. چی بکەم لە وەختە؟ برا عزیزەکەم بۆ ئەوەی بابت بێنیتە قەناعات باشە سەرەتا تەنکە ڕیشێکی بۆ دابنیە، پاشان بە ئەخلاقی جوانت ڕیشی لا جوانکە، بە گۆڕایەڵی باوکێت محەبەتی ڕیشی لا دروستکە. مامۆستا ئەوەی وەرناگری نەسیحات ئەفونکە، یعنی لەو جۆرەیەکەوە کابراڵی ئەتڕەش بیزەفە تێ ناگات. نا یعنی نوێژی دەکا ڕۆژی دەگری بەس لەو نوعانەیە کە دەرێ ناڕیش واجب نییە سونەتە، یعنی هەندێک ئەوی تکەی هەیە. زانی چۆنە خۆی منوە ئەزانم هەر گەنجێک کە دەسەداتە دینە و ئیلتیزام پێە ئەکا سەرەتا ڕێگریەکەیە تۆزێ لە ماڵەوە ناڕەحەتیەکەن